لە پەروەدە و زانستەوە لەو پەروەدەی کە پشتگوێ خراوە سڵاو لە تەواوی مامۆستانی وانەبێژ و سەرجەم خاونیشتمانیانی کوردستان سەرجەم دڵسۆزانی کەرتی پەروەدە بۆ ڕایگشتی بۆ ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتی پەروەدە بۆ وەزارەتی دارایی بۆ وەزارەتی پلاندانان بۆ سەرجەم بەڕێبەراتی گشتیەکان بۆ ڕایگشتی بەڕێزان ئێمە وەکو مامۆستانی وانەبێژ لە دەستەی وانەبێژان کە نوێنەراتی زیاد لە 1500 مامۆستای وانەبێژ دەکەن لە هەرێمی کوردستان کە لە ڕابردوو دەیان جار سەدان جار داوامان کردووە هاتوونێتە سەر شەقام بۆ داواکردنی مافی مامۆستانی وانەبێژ کە بریتیوە لە دامەزراندن بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا بەرپرسانی پەروەدە نەهاتوون بەدەم داواکارەکانمان کە تەنها بریتیە لە دامەزراندنی مامۆستانی وانەبێژ بە هەمیشەیی و بەبێ جیاوازکردن لە نێوان مامۆستایاندا ئەمە لە کاتێکدایە کە نزیکەی 8 ساڵە دەرگای دامەزراندن بەڕووی مامۆستانی وانەبێ بەڕووی کەرتی پەروەدا وەستا و بەتابەتیت مامۆستانی محازر کە نزیکەی 14 ساڵە خزمەت بە کەرتی پەروەداکەن ئێمە وەکو مامۆستانی وانەبێژ ئەمڕۆکە لەسەر شەقام هاتوونە سەر شەقام لەسەر جەم شار و شارۆچکەکان داوای دامەزراندنی بوون بە هەمیشەی دەکەن ئەگەرنا ئەوە بڕیاری چارەنووسەز دەدەین لە نزیکترین کاتدا بڕیاری بایکۆتکردنی 100 تا سەری لە هەرێمی کوردستان ڕادەگەێنین دەستەی مامۆستانی وانەبێژ 19/5/2021 دەستان خۆش بن بەڵێ بەداخەوە ئەمڕۆکە لە پارێزگای دهۆک زۆربەی نوێنەرەکانمان دەستگیر کراون تەنها لەبەرەوەی کە داوای دامەزراندنەکات ئێمە لێرەوە بە بەرپرسانی پەروەدە بە حکومەتی هەرێمی کوردستان دەڵێن ئەگەر ئەو هاوپیشانەمان ئازاد نەکرێن هەموو ڕۆژێ دێنە سەر شەقام وەکو هەموو ڕۆژێکی لەسەر شەقام بووین وە کۆڵ نادەین داوای دامەزراندنەکەین داوای مافی سەرەتایی خۆمانەکەین بڕوانامەکانمان ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان 2 ساڵ کەرەنتینی ڕاگەاندووە ئەوە بڕوانامەکانمان 8 ساڵە کەرەنتینە کراوە لە ماڵەوە 14 ساڵە بڕوانامەکانمان کەرەنتینە کراوە لە ماڵەوە تاوەکو ئێستا ئەوەندەی ئاگادانی 6-7 مامۆستا نوێنەرمان لە پارێزگای دهۆک دەستگیر کراوە بەداخەوە ئەوە وەفای حکومەتی هەرێمی کوردستان بۆ مامۆستانی محازر لە برێی پاداشان بداتەوانێت سزایان دەدات لە هەرێمی کوردستانە زیاد لە 1500 مامۆستای محازر بوونی هەیە کە دەکاتە ڕێژەی لە 125 مامۆستان لە ناو کەرتی پەروەدە ئێمە باسی شایستەی دارایی ناکەین کێشەی ئێمە شایستەی دارایی نیە تەنها دامەزراندنە تەنها داوای دامەزراندنەکەین داوامان لە مامۆستانی محازرێت تکایە مامۆستانی محازر بۆ هەموو ڕاکانەکان کە لێرە دەنگمان دەچێتە ناو هەموو ماڵک بۆ تەواوی مامۆستانی محازر تکایە وەرنە سەر شەقام چیتر حکومەت ئاور لە تۆی محازر ناداتەوە تۆش وەرە سەر شەقام وەرە بەدەم داواکارکە خۆت دەبێت خۆت داوای مافی خۆت بکەیت تکایە مامۆستان وەرنە سەر شەقام دایک و باوکو کەس و کاری مامۆستانی محازر دایک و باوکو کەس و کاری قوتابیان و خوێندکاران وەرنە سەر شەقام بۆ داواکاری مامۆستان پشتگیریمان بکەن مامۆستایانی میلاک چالاکوانەکان ڕێکخراوەکان وەرنە سەر شەقام کوا هیچ ئەندا پەرلەمانێک نابینی بێتە سەر شەقام لەگەڵ مامۆستانە بەداخەوە ئەمەش مانای ئەوەیە بەرپرسانی پەروەدە لە ئاست داواکارەکانی مامۆستایان کب بوون بەداخەوە ئێمە داوای دامەزراندنەکەن و تەنها دەستان خۆش